سەرەتا ئەبێ ئەوە بزانین کەوا ئەو کەسەی کەوا مڕائیە، ئەو کەسەی کەوا ڕیابازە، ئەو کەسە موجریمە پەنا بە خوای پەروەردگار، تاوانێکە لە تاوانە گەورەکان. خوای پەروەردگاریش دەرحەق بە موجریمەکان ئەفەرمێ: إنه من يأتي ربه مجرما فإن له جهنم لا يموت فيها ولا يحيا. خوای گەورە ئەفەرمێ ئەو کەسەی بە موجریمەتی بگاتە لیقای من، ئەوە قەراری یەکەم ئەفەرمێ ئەیکەمە ناو جەهەنەمەوە کە نەمردنی تایە و نەژیانیشی تایە. واتە ئەوەندە ناڕەحەتە، ئەوەندە ناخۆشە ئەو جەهەنەمە. پەنا بە خوای پەروەردگار، خوای پەروەردگار ئەمەندە تاڵیەکا بە قوڕکتا کە هیچ خۆشیەک لە ناو جەهەنەمەیە نەبینی و نەبیستی، و مردنیشی تیانە بە حیاتی نامری لەبەر ئەوەی کەوا لە دنیای پێت وترا ئاگاد لێبێ ئەگەر بە موجریمەتی بگەیتە لیقای خوای گەورە، خوای گەورە ئاوها تۆڵەت لێ ئەسەنێتەوە. ئەو کەسێکەوە ڕیابازە مەبەستی کردەوەکانی غەیری خوای پەروەردگارە، ئەو کەسێکەوە ڕیابازە لە بەرچاو خەڵکی عیبادەت زۆر بە جوانی ئەکا و زۆر بە هێواشی و لەسەر خۆیی ئەیکات، بەڵام لە ماڵەوە زۆر تەمەڵە نایکا. کاتی بڕا بۆ ماڵێک بۆ میێوانیەک هەموو کات و ساتەکان عیبادەتەکان ئەکا بۆ ئەوەی کەوا خەڵک بیبینێ سەیریکە، بەڵام لە ماڵا بێوازی لێ هێنێ نایکە.